سڵاوتان لەبێ بەڕێزان ڕەنگینم هەواڵەکانی ساعت 12تان پێشکەشەکەم. مەڵبەندی شنگال یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای دەکات پارتی هەڕەشەی لا خەڵکی شنگال کردووە. ئەگەر دەنگ نەدەنە پارتی ئەوە لە کەمپەکانی ئاوارە دەریان دەکەن. مەڵبەندی 15 ڕێخستنی شنگال یەکێتی نیشتیمانی کوردستان لا ڕاگەیەندراوێکدا لەبارەی ڕووداوەکانی شنگال لە ڕاگەیاندووە. ئەو لایەنەی دەیوت با 12,000 پێشمەرگەوە بەرگری لا شنگال دەکەن لە کاتی هاتنی داعش لا پێش خەڵکی شنگالە و پاشکشەیان کردو شنگال و خەڵکەکان ڕادەستی داعش کرد. بەڵامیچەتی هاوکاری و چەک و تەقەمەنی زۆری لە ڕێگەی سووریاوە ڕەوانەی شاخی شنگال کردو تا ئێستا شێکێتی بۆ یەک چرکە شنگالی جێن نەهێشتووە و شان بەشانی خەڵکەکەی بەشداری پرۆسەی ئازادکردنی قەزاکەی کردووە و لەو پێناوەشدا پۆلێک پێشمەرگەی لالیوای 111 شەهید بوونە. ئاماژەی بەوەش کردووە لە هەڵبژاردننی مانگی ئۆکتۆبەری ڕابردووشدا بە دروستکردنی ترس و تۆقاندن خەڵکی شنگال دەنگی داوە بە پارتی و هەڕەشەی ئەویان لێکراوە هەر کەسێک دەنگ نەدات بە پارتی لاکەم دەری دەکەن. هەر بۆیە ڕێگەن نادرێت خەڵکی شنگال بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان بۆ ئەوەی سوود لە دەنگەکانیان وەربگیرێت. یەکی ئەم مانگە پێکدادان لە نێوان سوپای عێراق و یەکینەکانی بەرخۆدانی شنگال یە پەشا لا قەزای شنگال ڕوویدا. ڕۆژی دووشەممەش جارێکی دیکە پێکدادانەکان سەریان هەڵدایەوە. چارچەوەی هەماهەنگی دەستپێشخەرێکی نوێ ڕاگەیاند بۆ دەرچوون لەو قەیرانە سیاسی عێراقی تێدایە. دەستپێشخەرەکەی چارچەوەی هەماهەنگی ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە لە 18 خاڵ پێک هاتووە و ڕایگەیاندووە لەسەر بنەمای هەستکردن با بەرپرسیارەتی شەرعی و ئەخلاقی ئەم دەستپێشخەریە نەتەوەیە گشتگیرا ڕادەگەێنن بۆ دەربازبوون لەو قەیرانی ئێستا و گەمەرە و سیاسیەکانی ئەم دواییەی کە لە ئەنجامی هەڵبژاردنەکان و شکستی دانوستانەکانی ڕابردوو هاتوونەتە کایەوە. ئاماژەی بەوەش کردووە بە لە بەرچاوگرتنی مەرجە دەستوریەکان و بۆ پاراستنی پرۆسەی دیموکراسی داوا لە هەموو لایەنەکان دەکەن لەسەر مێزی دیالۆگدا بنیشتن و گفتوگۆ لەسەر چارەسەریەکان بکەن بەبێ مەرجی پێشوەختە و هەمووان ڕەچاوی بەرژەوەندەکانی گەل بکەن. چارچەوەی هەماهەنگی دەشڵێت پۆستی سەرۆکۆمار گرنگە و پارێزەری دەستور و سمبولی یەکێتی وڵات و سەروەری و پاراستنی یەکێتی خاکی عێراقا. پێویستە سەرۆکۆمار کەسێکی لێهات و دڵسۆز و مێژوو و ڕەفتاری چاک بێت. لەسەر پارتە کوردستانیەکانە هەوڵ بدەن لە یەکتێ بگەن و ڕێککەوتن لەسەر کەسێک بکەن کە خاون ئەو تایبەتمەندیانە بێت لە چوارچێوە کارپێکراوەکاندا. بەڵێ بەڕێزان سەبارەت بۆی کەلێکەم ڕۆژی جەژن بارانێکی زۆر باری بەهۆیەوە لافاو لە دەوروبەری شاری کەرکووک لە چەند گوندێک هەڵساوە و بۆ هۆیەوە لا گوندی خاڵۆبازیانی ئەو لافاوە دروست بۆ و وازەرە ڕوزیانێکی بە دانیشتوانەکەی گەیاندەوە بۆ زانیاری زیاتر بۆ ئەوی بزانکەوە زیانەکانی چییە. ڕاستەخۆ دەچین لای پامێرمان شاڵا عومەر. سڵاو لێبێ و کاتت باش شاڵاو ئەگەر بکرێ پێمان بڵێ زیانەکان چین. سڵاو ڕەنگین ئەم کاتی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش دیارە من ئێستا لە چەمی کانیساردم کە دەکەوێتە سنووری خاڵۆبازیانی دیارە بەهۆی ئەو باران و لافاوەی یەک بەڵێ ڕەنگین بەڵێ بەردەوام بە شاڵە. بەڵێ دیارە وەک ئاماژەم بۆ کرد ئێستا من لە چەمی کانیسارد لە سنووری خاڵۆبازیانیم دیارە لێرە بەهۆی ئەو باران و لافاوەی کە یەکەم ڕۆژی جەژن لەم سنوورە دروست بوو بەهۆیەوە زەرەر و زیانێکی زۆر بە جوتیارانی ئەم سنوورە گەشتووە. دیارە بە درێژایی نزیکەی 20 کیلۆمەتر لە نێو ئەم چەمەدا نزیکەی زیاتر لە 50 باخ لە نێو چوون کە وەک جوتیارەکانی ئێرە خۆیان ئاماژەی بۆ دەکەن هیچ شتێکیان بۆ دەرنەچووە. من ئێستا لێرە ژمارێک لە جوتیارم لایە دەمەوێت لە زاری خۆیانەوە باس لە زەرەر و زیانەکانیان بکەن. سڵاوت لێبێ ئەو زەرەر و زیانانە چین
ئێوە گەشتون بەهۆی ئەم باران و لافاوە واکەین والله ئەم زەرە و زیانە ماشەڵڵا لە حیساب نایە لە 50 فەلاح زەرەر و زیانێکی فەقیر و هینی زۆر پێگەیشتووە هین زۆر ماندوو بیمانە لە دوای سەدام حوسێن ئەم باخانەی وێران کرد هاتینەوە سەر باخ لەسەر فەقیری خۆمان هاتین باخمان ئاوەدانەوە کرد و هەموو حەچی لەونێ بێ باخانمان ئەوە 20 ساڵە لەسەر ئەم باخشتە مەعیشەتمان لەسەر ئەمەیە هین ماڕ و مناڕمان والله ئیسا ئاوە ئەم لافا و هینە داوی لێی زەرەر و زیانێکی زۆری پێگەیشتووە ئیتر ئێمەش داوا لە حکومەتی عێراق بێ ئەم لا بێ ئەو لا بێ گەرەکمانە هەنێ قەرەبوومان بکەنەوە لە ئەندام پەرلەمانەکان بگەنە فریامان بابێن خۆیان بابێن بێنە سەرخەت سەرکە چیمان وەسەراتووە واللهی برا لە دوای ئەم 20 ساڵە ئەم زەرە و زیانەمان لێکەوتووە لە حیساب نایە تقریبان هەر فەلاحێک و 50 دار 100 دار 200 دار 500 دار ئەوەنە زیانی پێکەوتووە 20 کیلۆمەترە ئەرەوەڵە دەستخۆش بەڵێ مامەجان تۆ لێرە چی لە باخەکە هاتووە و داواکاریتان چییە؟ والله زەرێرە زۆرمان لێکەوتا ئیرادەی خوا ئەم زەرە زۆرمان لێکەوە داواکاریمان لە حکوومەتی هەرێم بێ ئەگەر بەغدا بێ قەرەبووی ئەم زەرەرەمان بکاتەوەی مەشفەقیر و ڕەنجماندا و عەزیەتمان خواردە و کەس یارمەتیمانی نەدا لە دوای سەدام حوسێن کە وێرانی کرد دواسە خۆمان لەسەر هین خۆمان ئەم باخ و ماخەمان کردە باخ و هاتە سەر واریدات کە واریداتەکەی بخۆیت خوای گەورە ئەمەی ناردە و ئێمەش داوا لە حکومەت عێراق بێ حکومەت کوردستان بێ یارمەتی ئەم چینە فەقیر و فقەرایە بدا کە ئێمەش ئایدی چەمی کانی سەر خەڵە بازیانی کێشەی ڕێگاوبانیشتان هەیە ڕێگاوبانمان ئەگەر ئێوە یارمەتیمان بدەن خۆمان ئەیگرین بێت ڕێگاوبانەکەمانش بۆ خاستکە ئێوە داواکاریتان چی ینی بە دیاریکراوی ئەتانەوێت چیتان بۆ بێنن لێرە لە شۆفڵ و ئەو شتانە بۆ پاکردنەوە یاخۆت هاوکاریکردن لە ڕووی مادیەوە واللهی داوامانش هەیە ڕێگاوبانەکەمان بۆ چاکەن و یارمەتی پارەماش بدەنی ئاوە ینی لە بری ئەو زەرەر و زیانی کە پێتان گەشتووە ئێوە داوا دەکەن هاوکاری بکرێن هاوکاری بکرد ئارەڵا داوا ئەەکەینەوە هاوکاریمان بکەن ئیتر ئەمەیە و دەستخۆش بەڵێ ڕەنجین ئەگەر هاوکارم تیشکۆ وێنەکان بگوازێتەوە دیارە ئەمە بەشێکی یەکێکە لەو باخانی کە زەرەر و زیانێکی زۆری پێگەشتووە دیارە وەک ئەم جوتیارانە بۆ خۆیان ئاماژەی بۆ دەکەن زەرەر و زیانەکان بە چەندەها ملیۆن دینار مەزەندە دەکرێت ئەمە لە کاتێکدا بەشێکی زۆریان لێرە کەپر یاخود خانوویان هەبووە خانووەکەش ئاو بردوێتی و لەگەڵ ئەوەشدا ینی چەندین بیری ئاو هەبووە لە نێو ئەم چەمەدا هەر بەهۆی ئەو لافا و بارانبارینەوە پڕ بۆتەوە واتە زەرەر و زیانەکان زۆرن وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەگەر حکومەت چ حکومەتی عێراقی یاخود حکومەتی هەرێمی کوردستان هاوکاریان نەکات ئەوان ناتوانن یانی لەژێر ئەم زەرەر و زیانە دەربازیان ببێت چونکە بەشێکی زۆریشان وە خۆیان دەڵێن بژێوی ژیانیان لەسەر تەنها ئەم باخەیە ئەگەر بێت و ئەم زەرەر و زیانیان پێگەشتووە هاوکاری نەکرێن ئەوە ڕەنگە ینی تووشی قەیران یاخود ئیسەوە خۆیان دەڵێن لە قەیراندان بۆ پێی بژێوی ژیانیان لەسەر ئەم باخانە بووە ئەوە تا ئەوەی کە هەشا بەهۆی ئەو باران و لافاوە ئاوا زیانی پێگەشتووە و هیچ شتێکیان بۆ دەرنەچووە بەڵێ پەیامنێتمان شەڵا عومەر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگەی کەرکووک بەغدا و لا نزیک شارۆچکەی خورمات و 7 کەس بریندار بوون سەرچاوێک لە فەرمانگەی هاتوچۆی خورماتوە و بڵاوی کردەوە لەسەر ڕێگەی کەرکووک بەغدا پێکدادان لە نێوان 2 ئۆتۆمبیل ڕوویداوە بەهۆیەوە 7 کەس لە سەرنشینەکانیان بریندار بوونە و دۆخی تەندروستی 3 لە سەرنشینان ناجێگیرە ڕێگەی کەرکووک بەغدایەکێکە لە ڕێگە نێودەوڵەتیەکان و بەهۆی خراپبوونی ڕێگەکەش بەردەوام ڕووداوی دڵتەزێنی تێدا ڕوو دەدات و حکوومەتی عێراقیش نەیتوانیوە وەک پێویست نۆژەنی بکاتەوە لە کاتێکدا پێویستی بان نۆژەنکردنەوە و چاودێری بەردەوام هەیە چونکە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و باکوور بە بەغدای پایتەختەوە دەبەستێتەوە.
بڕی زیاتر لە 5 ملیار دینار بۆ پرۆژەکانی قیرتاوکردن و ئاوەڕۆ و شۆستەکانی قەزای داقۆق تەرخان دەکرێت. بەڵام سستی لە بەڕێوەبردننی کارەکان گرفت و ئاستەنگی بۆ هاوڵاتیان دروست کردووە. شارەوانی قەزاکەش دواکەوتنی بەشێک لە پرۆژەکان بۆ فەرمانگەی ئاوەڕۆ دەگەڕێنێتەوە. دیمەنی پرۆژەکانی قەزای داقووقە. زیاتر لە 5 ملیار دینار پرۆژەی خزمەتگوزاری بۆ داقووق تەرخان کراوە کە بریتین لە قیرتاوکردن و ئاوەڕۆ و شۆستە. وێڕای دەستخۆشیکردنی هاوڵاتیان سستی لە تەواوکردنی پرۆژەکان بۆتە گرفت بۆ دانیشتوانەکەی. ئێمە دەستخۆشی لە یەکەین لە بەلەدیەی داقووق بۆ ئەم پرۆژەکانە بۆ خزمەتگوزاریەکان وە لە ناو داقووق کراوەتە، زۆر خزمەتگوزاری کراوەتە ناو داقووق، تەبلیغ جعدەکان و شتەکان تر. بەس بەڵام ئێمە گلەیمان هەیە نابێ ئەوها کۆڕانەکان ئەمە 2 مانگە کۆڕانەکانیان حەفر کردووە، جیان هێشتووە، ماڵمان لە ناو قوڕە نەئاومان هەیە، گشت و دەقە بۆ یەکانشکێ و دوای ئەوهایان هێشتووە ئەڕۆنە بۆ گەڕەکێتر. نابێ ئەمە تەختیتی گەڕەکە، ئەم گەڕەکەتەوە کە من جا چمە سەر گەڕەکێتر. دەستخۆشی لە بەلەدیەی داقووقەکەین بۆ ئەم کارانە و پرۆژانەی ناو داقووق. بەڵام ئێمەوە گوهاڵاتێکی ناو بازار یانی بڵێن ئیشەکانیان بزوو بە جێبەجێ ناکەن تا لە شوێنە ئیشەکان ئەچن لە گەڕێکێکی تر حەفرەکەن و ئیشەکەنەوە. هیوادارین پرۆژەکان زوو تەواو بێت. بەڕێوەبەری شارەوانی داقووق ڕایگەیاند پرۆژەکان زۆربەی شەقام و کۆڵانەکانی شارەکەی گرتووەتەوە. ئاوەڕۆشی بە هۆکاری دواکەوتنی بەشێک لە پرۆژەکان گەڕاندەوە. ئەم بڕەپارەیە پارێکی باش بوو، توانیمان ئەم ساڵ 50 جادە لەگەڵ شۆستە و لەگەڵ ئاوەڕۆیە تەنفیذ بکەین بۆ شاری داقووق. بەڵام بەداخەوە خۆتان نەزانن ئەم شاری داقووق 2 بەشە. ئێمە ئەو پرۆژانەی کە ئێستا یەکەین هەموو لە بەشی ڕۆژهەڵاتی شارەکەیە. بەشی ڕۆژهەڵاتی ڕۆژاوای شارەکە تا ئێستا زۆربەی بێ بەشە لەبەرەوەی ساڵەهای ساڵە ئاوەڕۆی بۆ نەکرابوو. ئێستا ئەم ساڵ دایرەی مەجاری ئاوەڕۆی بۆ کردو. ئێمەش ساڵانی داهاتوو کە 2022 ئەگەر پارە تەخسیس بکرێ بۆمان ئینشاءڵڵا ئیحتیمام دەدەینە ئەو گەڕەکانە و ئەو گەڕانەش بێ بەش ناکەین لە پرۆژە ئینشاءڵڵا. ئەوانەی کە ئاوەڕۆی با بڵین بۆڕی ئاوی لێ ڕاکێشراوە ساڵانی زوو ئەو بۆڕیانە لە کاتی ئیشە ئەشکێت ئاوێک زۆر لە جادەکانە و ئەبێتەوە ئەبێتە مای ئەوەی کە نەتوانانی ئیشەکان بکەیت، چونکە ئێمە ئەو ئاوەڕوانەی کە ئەیکەین هەمووی بە سەبی کۆنکریتە، سەبی کۆنکریش نابێ ئاوی لێبێ، بۆیە جارجار ئەو حاڵەتەمان دروستە بێ. ئەم پرۆژەیە لە چەند پێکاتەیەک دێتەوە کە یەکەم ئاوەڕۆکە بوو. ئاوەڕۆژ عرقلەیەکی زۆری بۆمان دروست کرد بەڕاستی لە ناو کۆڵانەکانە، لەبەرەوەی جادەکە بەڕاستی خەڵک یا هاوکاریمان ناکات لە میشە، ئاویان 24 ساعت بە دەرەوەیە. ئەمە تۆزی ئیشەکەمانی تاخیر کردووە. چەند پرۆژەیە ترمان شەیە هەر لە ناو گەڕەکانی داقووقەکەوە لە خۆڕزە و لە فەرمانبەرانە و لە حەی زەهرایە. ئەو پرۆژانەیش لەو کۆڵانانە هەمووی دەستی پێ کردووە بە هیچ کەم و کوڕیەکە کرد. دروستکردنی هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری لە هەر شار و شارۆچکەیەکدا دەبێتە مایەی پێشکەوتنی شارەکە و دڵخۆشیکردنی دانیشتوانەکەی. لێکۆڵینەوەی وردی پرۆژەکانیش ئەرکی لایەنی پەیوەندیدارە. محەممەد ئەڵماس، کەناڵی ئاسمانی کەرکووک، قەزای داقووق. لە کەرکووک شاری یاری ڕێحاب ئەو شوێنەیە کە زۆربەی خەڵک یادگاریان لەگەڵیدا هەیە، بەڵام ئێستا وێرانەی و زۆربەی کەلوپەلەکانی بردراون و شکاون. جاران بەر لەوەی بە ئێستا بگات جممەی دەهات لە خەڵک، بەڵام بەهۆی پشتگوێ خستنەوە خۆڵ و تۆز لەسەر تەواوی یاریەکانی ڕێحاب نیشتووە. ئەو شوێنەی هەزاران کەس یادگاریان لەگەڵیدا هەیە وێرانەیە و لە پاشماوەی جەنگ دەچێت. جاران خەڵک لە جەژن و ڕۆژانی ئاساییدا سەردانیان دەکرد و کاتەکانیان تێدا بەڕێ دەکرد. وێران بوو، هەرەسی نییە، سیاجی فواد نادر یەکێکە لەوانە. ئاخێکی زۆر هەڵدەکێشێت چونکە سەردەمانێک دەیان یادگاری لێرە تۆمار کردووە. یەکەم مەدەفع بوو لە کەرکووک، خۆشترین شوێن بوو، عالەمە هات بۆ ئێرە. بەڕاستی سە وێران بووە، 9 ساڵە تەرکراوە، وێران بووە، خەڵک لەو دێوەدێت ئەشیاکانی هەمووی دزی. باعسی دەفتەر مەواری تاوەی هیچی تیا نەماوە. قایم خان بەڕێز هات لەو داوە 15 مەتی ڕماند بەم سەرەوە ڕۆیی ئەلێ ئەمە بێتە جادە. وەڵحاصلی سە وێران بووە، هەرەسی نییە. دوای پرسیار و گەڕان
ناونیشانی ئەو کەسەم دۆزیەوە کە ئەم شاری یاریەی دروست کردووە بۆ ناوی لێنرا ڕێحاب و چۆنێتی شێواز و نەخشەی بەشەکانی باز دەکات بۆم پیکر گەورە گەورە بکەین کەسم خارتێکم کرد عریزێکم منووسی بۆ مدیر بەلەدیە ئەو وەختە تەقدیمم کرد مدیر بەلەدیە تی تۆ تێ ئەمە بکەی وتم ئەمە مەدینە تەلعابێ بکەم لە ذاتی عەقدی گازینۆکە مەدینە تەلعابەکەم 5 دۆنەمە بەسە ناوڕاست شارەکەیە جەرگ کەرکووکە وتی تا 2 ڕۆژ مەجالم بەرێ ئەو بۆ بردیە محافظ لە 97 محافظ بانگمی کرد وتی ئەم مەشروعاکەی وتم بەڵێ وتی چی تێ من یارمەتی تەدەم بڕۆ ئیش پێ بکە ئەو ڕۆژەی عەقدی ڕێحابم کرد یعنی ڕێحابم کرد کتێکم بوو بەڕاستی برادەر و دۆستم لە دەور بوو چی ناو بنێن چی ناو بنەی ناومان نەڕێحاب تیان ئەمە کەلیمەی لە قورعان هەیە مەکە المکەڕەمە پێڵەن ئەرض ڕێحاب پێم خۆش بوو ناو کچەکەم بێتە ڕێحاب ئەو بۆ هینەکەمش گرت مدینە تەلعابەکەم گرت هەردووکیم ناو نابە ڕێحاب بوونی ئەم پەیکەرە یەکێکە لە ڕەمزی ناسینەوەی ئەم شاری یاریە زۆربەی خەڵک گەورە و بچووک وێنەی لە پاڵیدا چرکاندووە تقریبا 6 ماتۆری پێوە بوو لە پێش ڕەمەزان بە 2 فارە هات لە بەغاوە هات نەژوورەوە هاتن گوتی ئێرە عارەب بوون گوتی وەڵڵای هاتوینە و ناو ڕەحاب زووە هاتین ئیستا گوتم وەڵڵای وێران بووە هاتن لێرە دانیشن سەردەمانێک هەموو تەمەنە جیاوازەکانی سەرجەم پێکاتەکانی کەرکووک سەردانی ئەم شوێنەیان دەکرد بە تایبەت لە جەژندا بەڵام ئێستا وێرانەیەکە و هیچی تر کەسە بەتەمەنەکانی شار زیاتر لە هەر کەس ئاغ بۆ ئەم بارودۆخەی هەڵدەکێشن هەندێکیشان بە ئێستاشەوە سەردانی دەکەن بە مەبەستی بیرکردنەوە لە یادگارەکانی سەردەمی گەنجی و ڕابردوویان یوسف مراد کەناڵی کەرکووک تا ئێستاش نەریت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە گەرمیان بە گەرم و گوڕی ماوەتەوە لە ڕۆژانی جێژندا دانیشتوانی قەزای کەفری بە بەسەرکردنەوەی یەکتر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوانیان زیندوو دەکەنەوە تاوەکو ئێستا لە گەرمیان نەریت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە جەژن و بۆنەکاندا گەرم و گوڕیان ماوە و گەرمیانیەکان پاراستویانە مانگی ڕەمەزان جەژنێکی ئاینی پیرۆزە لای کۆمەلگای مسلمانان بەگشتی من پیرۆزبایی جەژن لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بەگشتی و کەسوکاری شەیدان و فەرکراوەکان و هێزی پێشمەرگی کوردستان هیوادارم ئەم جەژنە بێتە مای خۆشی و تەبایی و هەین و یەکریزی تەبایی بۆ گەلەکەمان بەزار تورکمان گەنجدارۆ ڕاستی فردا بە ئێمەوەکو تورکمانەکان هاوشێوی کوردەکان لە بۆنەوە یادەکاندا لە جەژنەکاندا پەیوەندی کۆمەڵایەتی نێوانمان پاراستووە چونکە کۆمەلگا بۆ پەیوەندی کۆمەڵایەتیانەوە جوانە هاوشێوەی کوردیش پێکاتەی تورکمانە ڕەسەنەکانی کەفری دابوو نەریتەکانی خۆیان لە جەژنەکاندا پاراستووە بەسەردان و بەسەرکردنەوەی یەکدیش لە ماوەی ڕۆژانی جەژندا پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوانیان زیندوو دەکەنەوە تورکمان کرد وڵە لاغ بەرابەر تورکمانەکان و کوردەکان و ئەو برا عەرەبە ئاوارانەی کە لە سنوورەکەدان هەمومان لە ڕۆژانی جەژنە سەردانی یەکتر دەکەین و خۆشەویستی و تەبایی بۆ یەکتر دووپات دەکەینەوە ئێمە شۆک و تورکمان نەریتی خۆمان دەپارێزین و پارێزگاری لێ دەکەین لە سایە و ئاشتی و ئارامی کە لە کوردستاندا هەیە ڕەمەزان بەیرامە مناسبەتی لە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز و پیرۆزبایی لە هەموو مسلمانانی گیان دەکەم بە تایبەت هەموو گەلانی عێراق و تورکمان کورد عەرەب هەموو نەتەوەکانی تر هیوادارم ئەم جەژنە بێتە جەژنی ئاشتی و خۆشەویستی و تەبایی و برایەتی لە نێوانمانە لەم وڵاتەدا چەرەز حازرڵەرەیە حەبد و وەک نەریتێک لە جەژنەکاندا جلوبەرگی خۆمان دەپۆشین هەروەها چەرەز و فستق و حەپوو ئەو خواردنانەی کە پێویستە سەر جەژنا بخورێ ئامادەیەکەین جگە لەمەش قەیسی و برنج دواتر سەردانی مزگەوتەکان دەکەین لەوەی کە لە مزگەوت لێبووینەوە سەردانی ماڵان دەکەین سەردانی دراوسێ و خزم و دۆستەکانمان دەکەین ئەمە نەریتی ئێمەی تورکمانە لە کفریدا جەژنی ڕەمەزان جەژنێکی پیرۆزە ئێمەش بە پیرۆزی ڕای دەگرین سەردان و پەیوەندی کۆمەڵایەتیمان نوێ دەکەینەوە
پەیامی ئاشتی و خۆشەویستی لە نێوان یەکتردا نوێ دەکەینەوە. ئەوەی گرنگە لەسەر ئێمە مسلمان تورکمان بێ کورد بێ عەرەبێ بتوانین خۆشەویستی نێوانمان بپارێزین و سەردانەکانمان بەردەوامی هەبێ، برایەتیەکانمان بەردەوامی هەبێ. ئەم جەژنەیان زۆر بە پیرۆزی، زۆر بە جوانی، زۆر بە تایبەتمەندی پاراستووە. بۆیە پێویستە ئێمە وەکو مسلمانان، وەکو خەڵکی ئەم شارە، وەکو کورد و عەرەب و تورکمان کە لەم شاراژێ بە دڵێکی گەورەوە، بە دڵێکی بەرفراوانەوە دەستە ناو دەست یەکتری بنین، برایەتی و خۆشی و تەبایی لە ناو یەکا بەربڵاو بکەین. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. لە شاری کۆیا سێ پارچە شوێنەوەر هەن کە لە ڕابردوودا کاروانسرا و شوێنی پشودانی ڕێبوارانی ناوچەکە بوونا. چوارتاقانی کۆیاشێکێکە لەو شوێنەوەرە مێژوویانەی شارەکە کە بەپێی وتەی شوێنەوەر ناسان مێژوەکەی ناڕوونا، بەڵام مەزەندە دەکرێت لە سەدەکانی 19 بۆ 20 لە بەرد و گەچ دروستکرابێت. شوێنەوارێکی مێژوویە و دەکەوێتە باشووری شاری کۆیا لە ڕابردوو کاروانسەرای بازرگان و ڕێبوارانی ناوچەکە بووە. ئەم شوێنەوەرناسا دەڵێت پێکاتی چوارتاقان لە بەرد و قسڵ و گەز دروست کراوە و مێژووی بنیادنانی بە نادیاری ماوەتەوە. وەک ناوەکەی بەخۆ دیارە لە چوار تاق پێک هاتووە و تاقەکانی بە شێوەی کەوانەی کراوە و سەریشی بە گومەت دروست کراوە. تەرسێ بەکارهاتوو لە دروستکردنیدا گەچ و بەردە و وەک ئاماژەشمان پێدا سەرەکەشی بە گومەست دروست کراوە. مێژووی دروستکردنەکەی دەتوانین بڵێن مێژوویەکی ڕوونمان لە بەردەستدانیە، بەڵام بە بەراورد بە شێوازی بیناسازیەکەی و هەروە بە بەراورد بە مێژووی کۆیە دەتوانین مێژووی ئەو چوار تاقانە بگەڕینەوە بۆ کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 کە لەو کاتەدا کۆیە یەکێک بۆ لە سنتەرە گرنگەکانی بازرگانی لە ناوچەکەدا. بۆ کاری دروستکردنی بیناکەش لێرە و سوودەکانی و بڵین مەبەستەکانی بەکارهێنانی ئەوەیە کە ئەو شوێنێک ئێمە لێرە وەستاوین یەکێکە لە دەواازەکانی کۆیە بە ئاراستەی ئەو کاروانە بازرگانیانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوونە شاری کۆیە بە دیاریکراویش کەرکووک و ناوچەکانی خواروتر. بەڕێوەبەری شوێنەواری کۆیە دەڵێت لە سنتەری قەزاکە 85 خاڵی کە لە پوریان لە فەرمانگەکەیان تۆمار کردووە، چوارتاقانیش لە چوارچێوەی ئەو خاڵانەدایە. زیاتر لە 85 خاڵی کە لە پوری لە شاری کۆیە تۆمار کراوە کە بوونی ئەو تاقانەش لە شاری کۆیە لە زمانی ئەو 85 خانووەکە لە پوریان کە ئێمان بە بەردەوامی حەریسین لە سەریان و ساڵانە وەک بەپێی ئیمکانی خۆمان ئەگەر پێویستیان بە نۆژەنکردنەوە بێ نۆژەنیان دەکەینەوە، چونکە بوونی ئەو تاقانە سیمای مێژوو شارستانیەتی شاری کۆیە نیشان دەدا. جگا لەو چوارتاقانەی گردی عەرەبیان دوو دانەیتر لە شاری کۆیە هەنوو، یەکێک لەم تاقانە لەم ساڵانەی دواییدا بە شێوازێکی سەردەمیانە و لە بەرزاییەکانی چیای هەیبە سوڵتان دروست کرایەوە. لا قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک. هەمیشە هاوڵاتیان هەوڵ دەدەن ماڵەکانیان جیاواز دەرکەوێت، بۆ ئەو مەبەستەش بە چەندین ڕێگای جیاواز نێوماڵەکانیان دەڕازێننەوە بۆ سەوزکردنی باخچەی ماڵەکانیان لەم وەرزەدا ڕویان لە کڕینی گوڵ و گوڵزار کردووە. یەکێک لەو پیشەدەستیانەی کە لە نێو قەیسەری هەولێر تا ئێستا بوونی ماوە دروستکردنی بێژنگ و هێڵەگە. ئەمەش مێژوویەکی کۆنی هەیە، وەستایەکی دروستکردنی بێژنگ و هێڵەگەش دەڵێت هیوادارم ئەم پیشەیە بمێنێتەوە، چونکە لە ئێستادا تەنیا 2 دوکان ماوە ئەم کارە دەکەن لە شاری هەولێر. پیشەیەکی کۆنا وەک خۆی باسی لێوە دەکات لە باپیرانیەوە بۆی ماوەتەوە و خۆشی نزیکەی 35 ساڵە سەرقاڵی دروستکردنی بێژنگ و هێڵەگە کە لە ژیانی ڕۆژانەدا زۆربەی کابانەکانی ماڵ بەکاری دەهێنن. پێ گەورەمە مایتەوە حاجرۆدین سندوقسی بەداوە بانگوە پاش لەگە خاڵمە حاج عورفان ئەو زەلەمە ئەویشە لەوێ فێر بووین لەوان فێر بووینە ئەوان سندوق هەندێک قەدیم سندوق
سندوقمانە کە بکوشتوانیان بکوزاوە سندوقیان دەکران بە گوڵشتوان نەقشیان دەکرد بۆ یاغی ئیشوان ئەوە بوو بەس پاشوی کلمانە هێرە و بێژێک ئێستا سندوق شتوان مۆدێری نەمایە هەموو ماشەڵڵا کە ئەخمنەوە ئاخر مۆدێرە ئەو شتانەیە مەسەن گسکەکان هێڵەگە هێلگە قیاسی گسکەیە بێژین گەورەیە سەرنج گەورەترە بێژین لۆ گەرم و ساوار بەکاردێ سەرنج لۆ جۆی بەکاردێتن لۆ نۆچی بەکاردێت لۆ نۆبیای بەکار لۆ شتووە بەکاردێتن ئەو حەزمی گەورەترە درشتە چێ دەبی ئیشەکەی سەریع خاوێن کاتن سەریع بێژین پێداویستیەکانی دروستکردنی بێژینگ و هێڵک بەشێشی لە ناوخۆ و بەشێشی لە دەرەوەی هەرێمی کوردستان دەهێنرێت و بەڵام بەدەست و پەنجەی هەولێریانە لە کەمترین ماوەدا دروست دەکرێت ئەو دارە بیە دەچەمێن دارکرد لە موش لۆمان دێتن ئەو قماشکەش خۆچ قماشە تافتەیە پێدەرێن ئەو لە سین لۆمان دێتن ئەو جا هەیە میساڵەن تێل ئەو ئەینەوە تێلە ئەینەن دارومانە تێلەکەی لێدێ هەیە مەسەن ور دەوێ هەیە دریشی دەوێ ئەو ئەیشی خۆمان کە ئیشی نەزای کە هەبرە دێ مەسەن هێلەکەی دەکردنەوەی فەرشیش دەکرێتن لەوە تەختە قیمەتی دەکرێتن تیرۆک ناوێش دەکرێتن کە ئیشمە ئیشنانی شتوایە ئیشی ئاردیە و ئاری خاوێن دەکاتن ئادەکەش دەبتە هەویر لێ فەرشی شتواش دەگەدابیتن ئەو ئیشە ئیشی قەدیمە ئیشی باپیرانمانە ئیشەش کولێ بە خێر و بەرەکەتە خێر بەکەت شتابەتی خۆی هەیە لەبە ئەوەی ئیشی ئارد و نان و هەویر شتوامانۆ دەکاتن لەبە خاطر ئەو کارەی ئەو ئیشە بزر نەبێتن زۆر باشە پێشتر کاچی زۆر بوو ئێستا بە هەمووی دوود کارماینە پیشە و کاری دەستی بەشێکە لە کەلتوری هەر میلەتێک لە ناو کوردیشدا تا ئێستا بەشێشی زۆر لەو پیشانە ماونەتەوە و بەردەوامن و ڕۆژانە بەرهەمیان هەیە و سوودی لێوەردەگیرێت و ئەمەش بە زیندوی هێشتنەوەی کەلتور و ڕەسەنایەتی باب و باپیرانە قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر سەرۆکی رووسیا هۆشداری دەداتە وڵاتانی ڕۆژئاوا و ڕایدەگەێنێت دەتوانێت هەناردەکان ڕابگرێت و گرێبەستەکان لەگەڵ ڕۆژئاوادا هەڵبۆشێنێتەوە ئەوەش بەهێزترین وەڵام دەبێت بۆ ئەو سزایانەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی بەهۆی داگیرکاریەکەی رووسیاوە لە ئۆکرانیا سەپاندویانن بەسەر مۆسکۆدا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا فەرمانێکی دەرکردووە تیایدا هەناردەکردنی بەرهەم و کانزە خاوەکان بۆ ئەو کەسولایەنانە قەدەغە دەکات کە لە لیستی سزەکانی رووسیادان و داوای لا حکوومەتی وڵاتەکەی کردووە لە ماوەی 10 ڕۆژدا لیستێکی ئەو کەسولایەنانە ئامادە بکەن کە سزاکان دەیانگرێتەوە پوتین ئاماژەی بەوەش کردووە ئامادەکردنی لیستی سزاکان وەڵامدانەوەیە بۆ کردەوە نایاساییەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی کە ئامانج لێیان لێسەندنەوەی مافی مڵکداری فیدراسیۆنی رووسیا و هاوڵاتیانی و لایەنە یاساییەکانی رووسیایە تا ئێستا تونترین وەڵامدانەوەی رووسیا بڕینی هەناردەکردنی گاز بووە بۆ پۆڵەندا و بولگاریا هەروەک داوای کردووە پارەی گازەکە بە دراوی ڕوبڵی رووسی بدەنەوە بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بێن. تیمۆڵ گەورەترین